بینەرانی ئازیز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان شاد. خۆشحاڵین سەر لە نوێ لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یارانەوە لەگەڵ ئێوەی ئازیز بەیەک دەگەینەوە. بەڕێزان، میوانی ئەمەقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ عەلی دەروێشی، ئەسووڕاوی سیاسی و یەکێک لە پێشمەرگە دینەرەکانی کۆمەڵەیە. بەو هیوای کە تا کۆتایی هاوڕێ و بینەرمان بن، فەرمون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاگەلی گیان زۆر زۆر بەخێر بێ، سپاس لەوەی کە داوەتی ئەمەت قبوڵ کردووە. زۆر زۆر سپاستان دەکەم. سەرەتا ڕێز و سڵاوم هەیە بۆ جەنابتان، بۆ هاوڕێیانی کۆمەڵە تیوی، بۆ بەرنامەی جەنابتان لە خزمەتتاندان فەرمون. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. هەر لەو تەلەڤیزیۆنیەوەشەوە سڵاو دەنێرم بۆ بینەران و بیسەرانی کۆمەڵە تیوی. سڵاو لێ بەڕێزیشتان. کاگەلی گیان بۆی کە بچینە ناو قسە باسەکانمانەوە، سەرەتا کورتەیەک لە بیۆگرافی خۆت بۆ بینەران باس بکە، خۆت بە بینەرانی تەلەڤیزیۆن بناسێنە، دواتر وتوێژەکەمان دەست پێ دەکەین. بەڵێ، من ناوم عەلی دەروێشی، لە دایک بووی ئاوایی شۆڕیجە مەنتقەی چۆی مەجیدخانم. ساڵی 1340 لە دایک بووم لە بنەماڵێکی زەحمەتکێش و کرێکار. هەر لە سەرەتای مناڵەیە وەکو جەنابتان دەزانن، بە تایبەتی مەنتقەی کوردستان مەحروم بوون لە زۆر شت، خەدەماتی ئیجتیماعی و فەرهەنگی وانە، نیجوەکەر وەک زۆربەی ئەو مناڵانێک کە لە گوندی ئێمە بوون، هەتا کلاسی 5 سەرەتاییم خوێندووە و پاشان خەریکی کرێکاری بوون، کرێکاری کورەخانە، کەشاوەرزی، بەو شێوەیە بە هەر حاڵ ئەوە دەورانی منداڵیمە. باسی کورەخانەت کرد، پێم خۆشە با لێوە دەست پێ بکەین، چون کاتێکە بەڕێستان چوونێتە کورەخانە بە بیۆگرافیە کە باست کرد، تەمەنتان زۆر لە خوارەوە بووە. کورەخانە شوێنێکی زۆر سەخت و تاقەت پروکێنە، کارێکی سەخت و دژوارە و بەتەبع ئەو بنەماڵانەی کە دەچێن زۆربەی هەرە زۆریان منداڵ لەگەڵ خوان دەبن. پێم خۆشە وەکو بیرەوەری کاک عەلی لە کورەخانە کە بۆ خۆی بە سەردەمی منداڵی لەوێ حوزوری بووە، لەو شرایطەدا قەراری گرتووە، ژیانی منداڵان لە کورەخانە چۆنە؟ منداڵ بەڕاستی لەوێ بێکارە، لەوێ شوێنی حەسانەوەی جیاوازی هەیە، یا جۆرە لە جۆرەکان شان بەشانی گەورەکانی ماڵێ دەبێت کار بکە و ئەویش یاریدەدەری بنەماڵە بێت؟ بەڵێ کاک کەریم، ئەوەی ڕاستی بێ بەداخەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتی لەو کۆمەلگانێک کە ئێمە تێیدا لەدایک بووین، سیستمی سەرمایەداری بە زۆرێکە کە مناڵی کرێکار و زەحمەتکێش هیچ وەخت خۆشی لە خۆی نابینێ. بە تایبەتی ئەو مناڵانەی کەس و کاریان کرێکاری فەسڵین کۆچ دەکەن بە بەهار و هاوین و ئەمانە بۆ کورەخانە یا بۆ شوێنەکانی دوورتر لە کوردستانیان لە مەحەلی ژیانیان، ئەو کات حەچی بنەماڵان هەیە بە گەورە و بچووکەوە لەگەڵ خۆیان دەبن. بۆنێ ئەوە نەداری و دەستەنجی و هەژاری ئەو بنەماڵانە هیچ ئیمکاناتێکی کە زەڕەیەک بۆنی مناڵی بۆ ئینسانێکی ئەو دەم و ئەو ڕۆیش بوو بێ، ئێمە بەداخەوە نەمان بینی بەهۆی ئەو سیستمە نابەرابەرەوە. ئەو مناڵانەی کە دەچوونەوێ لەژێر سەخت و فشارێکی زۆر دابوون، لە دیارە بنەماڵەکانیان گەورەی ماڵکە بە ئێسلا دایکە باوکە یا برا گەورەیە، ئەمانە مەجبورن تحتی فشاری سیستمی سەرمایەداری و نەداری و ڕۆژڕەشی و ژیانێکی سەخت مەجبورن ئەوانش فشار دێن بۆ مناڵەکانیان. جا ئەو مناڵانە لە سنی کەمەوە حتا لە سنی 4 5 6 10 12 هەرچەندێک بە هەر کەسەی بە شێوەیەک کاری لێ دەچێشنەوە. ئەگەر نەتوانێت خشت ببڕێ ئەو دەوران، دیارە من باسی ئەو دەورانی منداڵی خۆم لە ئارادا بووم، ئەگەر نەیتوانی با خشت ببڕێت دەبوو فەنەر لێبدا، خۆڵدا بێژێ، بە هەر ئاڵ ڕۆژێ 12-13 سەعات لەبەر ئەو گەرمایە شان بەشانی گەورەکان کاری دەکرد.
فەنەر لێدان مەنزور لە خشکۆکردنەوە و دوای لەسەر یەکچنینیانە ئەو خشتانە کە ئەوانی کە گەورن بە قالب دەیبڕن کەسانی تر دەبێت کۆیکەنەوە بیکەن بە فەنەر و پاشان چرخچێژ ئەو کەسانی کە دێن دەیبن لە کوورەکەی دەدەن و بیکەن بە خشتی سوور و پاشان بڕاتە دەرەوە قرمزدار بارە ئەم مەرعەلێکی زۆر ئەگە پێویست بێ باسیکەم هەمووی باز دەکەم ئەمانە ئەو کارە دەکەن و لە هەموو ژیانی ڕۆژیاندا تەنانەت 1 سعات 1 دقیقەش بۆ ئەوقاتی فراخەتی خۆیان نییە جاری وە ئەوەندە هیلاک دەبێت لەو ئەم بۆ خۆم دیومە لەو شوێنەی کە خەریکی فەنەرێدان خشکۆکردنەوە بووە لەسەر خشتەکەی وەکو سەنی لە بستری داناوە خەوی لێکەوتووە جا بزانەگە مناڵێک یا ئینسانێک بەو شێوەیە خەوی لێکەوتێت چەندە هیلاک و خەستە بووە ئەمە یەکە بەداخەوە مناڵانی کرێکار و زەحمەتکێش بە تایبەتی مناڵانی کرێکاری کوورە تحتی فشارێکی زۆرن هەم لە ئازی ڕەوانی و فیزیکیەوە ئەو ساڵانەی لە کوورەخانە بووی ساڵی چەند بوو ئەگەر لەبیرت بێ ئەوەندەی لەبیرم بێ پێش شۆڕشی گەلانی ئێران من لەبیرمە ئەوەڵ جار کە پێشتر دایک باوکم و هێندێک لە براگەورەکانم کە دەچوون بۆ کوورەخانە من لەگەڵ دایکم و ئەوانەی کە لە من چکۆلەتر بوون دەماینەوە خەریکی کاری کەشاوەرزی و سوزانم ئەو شتاکە بەیسلا هەبوو دەماکرد بەڵام ئەوەی کە لە بیرم بێ پێش شۆڕشی گەلانی ئێرانیا تازە کە دەستی پێکرد بوو ئەوەڵجار کە چوون بۆ کوورەخانەیەک بوو لە ناوچەی بۆکان کە لە کن سار و قامیشی بۆکانە واتە نەک خودی سار و قامیش پێی دێک بوو مەڵالەر کە لە بینی بۆکان و میاندادا هەروەها قەرەموساری تازە کوورەیەک لێ دروستکرا بوو 2 نەفەر سابی و کوورێ بوو پیانێک و کوورەی دادیار من لەبیرمە ئەوەڵجار کە لێ دەستم پێکرد بە 3 قالبی ینی 3 خشتا نەم دەتوانێت 4 قالبی هەڵگرم تازە ئەلبەتە سێیەکە شەر بۆ من لەر زۆر بوو بەڵام تەسمیمیانگرت کە ئەمن بە 3 قالبی کار بکەم لەبیرمە ئەمیش پێم خۆش بوو مناڵێکی بڕێک بزۆز بووم پێم خۆش بوو دوای ئێواران خۆم بچم یاری بکەم یا هەڵێم سوزان مەلێ بکەم چۆن نزیک بوو لێوە دەمکوت بە کۆنترات شتێک دەم بە من 1500 چەندە من دەیبڕم دوای بۆی ئازاد بم ئەوەڵ کوتیان باشە تۆ 500 ببڕە ئازادی 500 بڕی زووتەوە بووم ڕۆشتم بۆ مەلێ و خۆلاسە بۆ سلێنەکەی کوتیان ناکاکە ئەتۆ دەبێ 1000 ببڕی بە هەر ئەو بەو شێوەیە من دەستم پێکرد کە چوون واریدی کاری کوورەخانە بووم دیتم ژنی حامیلە ئینسانی بە ساڵات و پیر مناڵ گەورە چکۆلە هەمووی ئەوە لە ژێر کارێکدا کە بەڕاستی ئەو کارە کاری ماشێنە کاری ئینسان نییە بەو شێوەی کە بە ئەر ئاڵ دەکرا ئیتر منیش هەر لەو ساڵەوە دەستم بە کاری کوورەخانە کرد و حتاکو 2 ساڵ پێش ئەوەی کە لە ئێران هاتمە دەرێ بەڵام ئەوەی کە بۆ من جالب بوو ئەو دەوران تازە کرێکارانی کوورەخانە پێشتر زمانی شاوەشی باسییان دەکەن نان دەوێرا زۆر احتساب و احتراس بکەن چونکە سەعبی کوورەکان ئەکسەرەن بەتابەتی و کوورێکێمەدەی بووین پازگایەک بوو پازگای قەرموسالی ڕئیسی و پازگای هەمیشە دەهات لەو دەفتەرە لەگەڵ سابکارەکە چای ئەخواردەوە و بە شێوەیەک پێشانی کرێکارەکانیاندا کە ئێمە دەوڵەتمان لە پشتا ئەگەر حرەکەتێک بکەن بەهەرحاڵ حەملەتان پێەکەن وە لەبیر جارێکیان سابکاریانی ئەو پەڕی بێویژدانیانە بوو من خشتم بڕی بوو خشتەکە گوێی ینی گۆشێکی کەس بوو ئەم سابکارە بەناو خشتە ساغەکاندا دەچوو بە پێی لەو خشتە خراپە دەنا منیش تووڕە بووم لە ئابرای سابکار کوتم دەتۆ بە چاقێکەوە ئەو خشتە ساغانە تێگەدە ئەو خشتە ئەوە دەڵێ گوێی ئاوای داهاتەوە گۆشەکەی خراپ بوو پێم بڵێ من لای دەوم بە خەوری کاوراڵە ئیتر باکم کوتی وازی لێبێنە وەختی خۆی دێ منیش نەمەزانین بەڕاستی وەختی خۆی دێ کەیە ئەمە سوراوە بۆ ساڵی ئایندە ئیتر خۆپێشاندان و ئەمانە دەستی پێکرد بوو وردە وردە شارەکان کەوتە دەستی خەڵکەوە و منیش هەروە نەوجوان بوو کەسای نزیکشم
فعالی سیاسی بوون و دەور لە خەڵک دەرکەوت چاوکراوە ئەگەر پێویست ئیدامەی بدەم یا پرسیار تێ جەنابەت پێم خۆشە ئیدامەی بدەیت ئەلبەتە دیارە لەو سەردەمی ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش و تا ساڵی 64 و 65 کوورەخانەکان یەکێک لەو مەرکەزانە بوون کە زۆرترین ناڕزایەتی کرێکاری تێدا شکڵی دەگرت زۆر ناوەندی ئێترازات بوون ناوەندی ئەحساباتی گەورە و بەرین بوون چێت لە منتیقەی ئەو کوورەخانەی سارەوخامیش و مەڵا لە رووشەکە بەڕێستان باستان کرد چ کوورەخانەکانی دەوروبەری تەورێز و شابستەر و هەتا دەگەیشتە هەمەدان و مەلایریش بە جۆرە لە جۆرەکان پێم خۆشە ئەو ئەحساباتانە کە تۆ تەجروبەت تێیدا بووە لانیکەم دیارە ئەو کات تەمەنت زۆر نەبووە بەڵام وەکو ئەوەی کە یادەوەریت بێت ئەو ئەحسابانە چۆن شکڵی دەگرت چێ بوون بەڕاستی ڕێکخەری ئەو ئەحساباتانەوە زۆربەی هەرە زۆری ئەحسابەکانیش بە سەرنجام بە سەرکەوتووی دەگەیت چون زۆر منسەجیم و زۆر یەکگرتوو بوون ڕێکخەری ئەو ئەحساباتانە چێ بوون ئەوەندی کە هەست دەکرا ئەگەی ئیجازە بفەرمووی هەر لێەوە دەست پێکەم کە لەو کوورەخانەیەوە دیارە دوای گەلانی شۆڕشی گەلانی ئێران و هاتنە ئارای حیزب و سازمانهای زۆرا و زۆر لە کوردستان بۆ یەکەم جار هێزێک دروست بوو هێزێک پەیدا بوو کە دیفاعی لە ئەو کرێکارانەی کە دەترسان یا فشاریان بۆ دێنان یا ئەوەی کە دەورانی زەمانیشە کە پیان دەکوتت ئەمینیە ئەمانە داهاتن ئەشکەوت جە ئازاریان دەدان کە ئەم هێزێکی تازە بەناوی کۆمەڵات دروست بوو من لەبیرما ئەوەڵ جار لە تەریق باوکمەوە من لەگەڵان ئاشنا بووم و کەسانی تر ئەمانە من لەوێەوە ئاشنا بووم کە چۆن بتوانین ئێمە دیفاع لە خۆمان بکەین ئێمە چۆن بتوانین کە حەدیاقەلی مافەکانی خۆمان لە سابکارەکان بستین دوای ئەو ساڵانە ئێمە لەو منتقەیە کارمان نەکرد چین بۆ منتقەی سەردەرو نازانم بیسپێتی دیانە لە منتقەی تەورێزە نزیکەی 3-4 ساڵ لێ بووین هەر لەوێژ ئەو دەوران ئەگەر من بڵم بۆ خۆم ێشێک بووم لەو کەسانێک کە ڕابەریم کردووە ئەوە ڕاز نییە بەڵام وەکو گەنجێک وەکو لاوێک مەموریەت کاریان پێدەست بە هەر ئاڵۆشی ئەرزمەکردن بۆ ئەوەڵین جار بوو کە لەو کوورەخانانە بووین دیارە سەرەتای بەهار هەموو سەعبکارەکان گوڕ و بیان و ئەگرن لە کرێکارەکان دەڵێن مەسەن حەقی مەدان خۆشکردن نادێن حەقی ڕەبت و بەرگەشتی ماشێن و بە هەر ئاڵەوان نادێن بەڵام تاکتیکێک کە ئەو دەم بەکاریان دێنا ئەو کەسانێک کە تەجروبایان بوو داکوت جارێ قسەی لێ ناکەین هەتا دەچون ماڵیان وەردەگرت و دا ئەمەزان و مەدان خۆش دەکرا و بە هەر ئاڵ مانجێک کار دەکرا کە دەست پێ دەکرا و خشتە وەختی فرۆشتنی دەهات ئەوان تەجروبیان هەبوو چونکە لەوە پێشترە و کەسانێک کە سازمەندەی احتسابەکان ئەوەش بڵم ئەوانەی کە سازمەندەی ئەو احتسابانیان دەکرد هەر هەمویان کەسانێک بوون کە ارتباتیان لەگەڵ بە شێوەیەک لە شێوەکان لەگەڵ کۆمەڵە بوو وە تەجروبەشیان هەبوو ڕێنوێنی دەکران ئەو کارانیان دەکرد بە هەر ئاڵ لە بیرمە وتیان ئێستا وەختی احتساب دەست پێکردنە پێش ئەوەی دەست بە حساب بکەین بانونەرەکانی خۆمان هەڵبژێرین پێش دەچین لەگەڵ سابکار قساگەین داواکارەکانمان پێشکەش دەکەین ئەگەر دایان ساکە ناندا حساب دەکەین یەکێک لەوانە کە هەڵبژێردرا بوو هەمیشەش هەڵدەبژێردرا باوکی من بوو خەڵک ئەو کەسانی کە کرێکارانی لێ بوو احتمادیان پێ کەسیشیش بوو بەڕاستی لە سابکارشتی قبول ناکرد بەی شێوەیەشی چوار کەسیان هەڵبژار کە بچن لەگەڵ سابکارەکە قسەی کرد دیارە سابکار هەمیشە وا بوو دەیکوت بڕۆن چ دەکەن بکەن نایدەم داوایان کرد کە 1020 من زیاد بکە بەڵام پلانەکەەوە نەبوو کەوان 20 منەکە وەرگناکە پێش منیش زیادکە مشکلە نییە بەڵام ئێمە دێ لێوە دەست پێ بکەین ئیتر من هەر ژۆم دەگرت لەوان ئێمەش کە گەنج بووین مەسەن مەموریەتیان بە 2 نەفەر 3 نەفەر دەستپات لەو کوورێ بچێ بۆ کوورەیە بەو کەسانە بە فلانکەس بە فلانکەس دەڵێ بە خەڵکی کوورەکە کۆ کاتەوە پیان بڵێن احتسابی سەرتاسەری مەسە فلان ڕۆژ دەست پێەکە فلان تاریخ دەست پێەکە
ئەوەڵجار کە من یەشێک لەگەڵ کەسێکی تر کە ئێستا ماوە لە ژیاندا لە کوردستانە هاوسنی خۆم یا ساڵێک گەورەتر شتێکی هابوو لەگەڵی نردیان کوتیان بچنە فلان کوورەخانە لێ لەگەڵ فلان کەسی بڵێن کە فلان ڕۆژ دەست بە حساب دەکەین بەرحاڵ لەوەوە احتساب دەستی پێکرد ئێمەش کە گەنجبوون پێمان خۆش بێت حساب بێ هەم ئەوەی کە فرسەتمان هەبوو زیاتر لەگەڵ کەسی تر ئاشنا دەبووین هەم ئەوەی کە ئیسراعەتێکمان دەکرد لەو کاتەی باران و سەرمای بەهارەدا بەهەرحاڵ احتساب کرا لە حسابەکەدا حسابەکە 20 شەویخان لەو ماوەی ئەو 20 شەوەدا دو حسابکار ناچار بوو حەقی ڕەبت و بەرگەشت مەیدان خۆشکردن باران زەدەگی واتاگە خشتەکان باران ببارێ خراپ بێ هەر لە قالب هاتە دەرێ لە ستۆی سەعبکارە و هەر ئەوەی کە دان نابوو پێشتمەنیشی زیاد کرد بۆ یەکەم جار بوو ینی ئاواز زیاد بکە کرێکارەکان زۆر خۆشحاڵون بەڵام ئەوەی کە داواکاری دیکە ئەوە هەبوو کە مەسە حەمام دروست کرێ برق شێشتێ بۆ ماڵەکان ئەو کوتی ئەمە لەو ئەو ساڵ ناتوانینەوە کارە بکەین دیارەوان درۆیان دەکرد هەر ساڵ ئەو نەخشیان بازی دەکرد داخستەوە ساڵێکی تر حسابەکە بە سەرکەوتوی کۆتایی پێهات سەرکەوتوو بوون ئیتر لەوەوە من لەگەڵ کەسانێکی تر ئاشنا بووم بەڕاستی و هەروواکە لە گەڕانەوەشمان کە دەگەڕاینەوە بۆ کوردستان دیارە من بۆ خۆم شەخسەن لەگەڵ کەسانی زۆر بەڕێز زۆر خۆشەویست لە کوردستان کە کۆمەڵە بوون لە گەڕان ئاشنا بووم و ئەمانە تەسیری زۆریان لەسەر مندانا وەکو گەنجێک و دیارە ئەو دەمیشکە ناوچەی کوردستان منتقی کوردستان کە ئازاد بوو هێزی پێشمەرگەی کۆمەڵە لەو ناوچەیەدا بوو ئەوەش تەسیراتی زۆر لەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشی کوردستان دانابوو چونکە بۆ یەکەم جار بوو لە مێژووی کوردستاندا هێزێک پەیدا دەبێت کە دیفاع لە مافی کرێکاران دەکات دیفاع لە مافی ژنان دەکات دیفاع لە مافی مناڵان دەکات سابکارەکان ناتوانن ئەو فشار و زڵمەی بۆ بێن بۆ ساڵی دواتر کە دووبارە بەهار هاتەوە دووبارە چوینەوە ئەو کەڵەت کوورەخانەکانی منتقەی بۆکان سار و خامیش یەشێک لە سابی ئەو کوورەخانانە کە سعیدی قازی بوو لەوێ ئێمە کارمان دەکرد ئەوە ببوو ئیتر وردەوردە بوو بە فەرهەنگێک کە کرێکارەکان لەو احتساباتە دەرسیان وەرگرت کە بەڵێ ئێمە دەتوانین یەکگرتوو بین دەتوانین یەک بگرین و هێزێکیش هەیە پشتیوانمانە بە تایبەتی لە منتقەی کوردستان کە کوردستان منتقێکی ئازاد شدە بوو ئەو دەم هێزێک هەیە کە پشتیوانمان لێ بکات نەدەترسان لە سابکار و شت نەدەسڵەمانەوە باشە ئەکسەری یعنی زۆربەی هەرە زۆری حسابەکان لە زۆربەی ناوچەکان لە هەموو شارەکان ئەو شوێنانی وا کوورەخانی لێبووە خەڵک بەدەست جەمعی دەچوو لێوێ کاری دەکرد کاتێک حساب دەکرا ئەوەڵەن سەر ڕای هەموو هەوڵێکی حساب شکەنانەکە لەلایەن خاوەنکار و دەوڵەت بە پشتیوانی دەدرا بەڵام هەمیشە خەمچی ئیتیهام بۆ کۆمەڵە درێژ دەکراوە ئەو کەسانەیان بە کۆمەڵە ناو دەبردیان کودەمە ئاژاوەژێڕن ئەمانە سەر بە کۆمەڵەن بەڕاستی کۆمەڵە ئەوەندە دەورونەخشی بوو یالانیکەم هەڵسوراوانی کۆمەڵە لەو حساباتانەدا ئەوەندە دەورونەخشیان بوو کە ئەوان بە وازەحی دەیانزانی کۆمەڵەیە پشتیوانی ئەم حرەکەتانە و مشەوەقی ئەو حرەکەتانە دیارە من تۆزێک زیاتر دەستمە بۆ پرسیارە درێژتر ئەەکەمەوە هەر وەک پێشتر ئەزم کردی دوای شۆڕشی گەلانی ئێران و هێزێکی تازە کە پەیدا دەبێ بۆ یەکەم جار دەبێت لە بەرابەر فەرهەنگێکی کۆنەپەرستی و دواکەوتویی ڕادەوەستێ مەست بۆ نمونە ژنان دێنە بازاری خەباتەوە لەگەڵ پیاواشان بەشانی پیاوان لە پێشتر ئەوە نەبوو هەر لەو دەمەوە هەتا ئەحزابهای قەومی منتقەیی شیع غەلیفە حیزب و لانی ترە بوو ئەو ئیتهاماتان دەکداکرمانە ئاژاوەجێڕن کافرن نازانم دوژمنی گەلی کوردن ئەو شتان دەکراوە ڕێژیمیش ئەمە ئەوەی کە من باسی یەکەم کە ئێستا ئەو مەرئەلەی کە کوورەخانەکانی بۆکان ئەوە پێش داگیرکردنی کوردستانە
ئەگەی ئیجازە بفەرمووی دوای ئەوە دەچینە سەر ئەوەی کە کوردستان داگیر دەکرێت و جەمهوری ئیسلامی دێ ئەو منتیقەیە داگیرەکە چونکە دوو مەرحەلەی جیاوازە. بەڵێ بەڵێ ڕاست کە ئەس دەکەم ئەو دەورانێکە منتیقەی کوردستان بەدەستی هێزی پێشمەرگەوە بوو دیارە خۆت دەزانی منتیقەی چۆمی مەجید خان چونکە پێشتر و زمانێک کە حیزبی تر بە غێرە حیزبی دموکراتی کوردستان یار مەوجود نەبوو زیاتر هەژمونی حیزبی دموکرات لەو ناوچەیە هەبوو زیاتر فشارێکە دەخرا بۆ سەر خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە تەریق ئەو هێزەوە دەکرا سابکارەکان پاڵیان وەواندا بوو دیفاعیان لێکرا بەرئاڵەوەم عەرز دەکردی کە هێندێک لەو هاوڕانەی کە تەجروبیان هەبوو لە تەورێس کە لەوێ دەست بەکار بوو ئەو ساڵش لەوێ احتساب کرا ئەوەی کە احتساب کرا نەک ئەوەی کە سعیدی قازی حازر نەبوو حتا پارەی کرێکارەکانیش بدا وای لەهات کێشەکە کێشرا ناو شاری بۆکانیشەوە ئەو خۆی چوو بۆ مەقەرە حیزبی دموکراتەوە دەیکوە من یەک تمەنی کرێکار نادەم کرێکارەکانیش داوایان لە کۆمەڵە کردبوو کە دیفاعیان لێ بکا بەرئاڵ ئێمە کارمان کردو ئەو دەورەی کە کارمان کردووە خێوەمان دێ بە فشارێک کە کۆمەڵە هێنا سەر حیزبی دموکرات و بە هەمبەستگی ئەو کرێکارانە توانیان بەرا هەرچۆنێک بێ فشار بۆ حیزبی دموکرات هات مەجبور سەیدی قازیان مەجبور کرد مافی ئەو قالبدارانە ئەو کرێکارانە بدا ئەمانە هەموو تەجروبەیە بوو کە لە دەورانێک کە پێش ئەوەی کۆماری ئیسلامی ئێران بێ ئیتر دیارە میش وردەوە لە ساڵ بە ساڵ گەورەتر دەبوومە لەو ئەزمونە لەو هاوڕیانە تەجروبەم وەردەگرت بۆ ئەو پرسیارەی جنابتان هەر کاتێک احتساب دەبوو احتراز دەبوو نەکەری کرێکاران حتا مەسەڵەن ژنان گەنجان مەدرسە فەلا هەر کەسێک کە داوای مافی خۆی دەکرد مەسەڵەن ژنادێک کاکەی بۆ دەبێت بە زۆری لەسکەمان لەسەر بنێن بۆ نابێمە مافی خۆمان بێ داکودەوە کۆمەڵەیە کرێکار کە دەیکوت کاکە من ڕۆژێ بەوەندە ئیش ناکەم یا هەزاری بەوەندە ناڕم داکودەوە کۆمەڵەیە بۆ داکوت کۆمەڵە بەڕاستی کۆمەڵە دەوری نەخشیە بوو کۆمەڵە بۆ دەوری نەخشیە بوو کۆمەڵە کادرهای خۆشناوی هەبوو لە منتیقەدا وەکو هاوڕە سلەیمانی محەممەدی حەسەنی خەیر کاگمینە ئیسامی دەیان کادری دیکە کە من ئێستا ناوم لەبیر نییە بەڕاستی لەو ناوچەیەدا ناوچەی سوێن مەجید خان حەمەی خاکی چوزام ئەمانە داهاتن تەسیر و نەخشی خۆیان هەبوو لەسەر ئەو خەڵکانێت لەو ناوچەیەوە دەچون بۆ کوورەخانە دیارە دوایەوەی کە کۆماری ئیسلامی هێرش دێنێ و شارەکان و دیاتەکانی کوردستان دەگیرێتەوە ئەو کارەکە بۆ ئێمە سەختتر دەبێتەوە بۆ ئێمەی گەنج و لاوی کە تازە پێگەشتون و بە سیاسەتەکانی کۆمەڵە و بۆ منافعی تەبەقاتی خۆمان ئاشنا بووین بۆ نمونە بۆچی ژنێک یا گەنجێک یا کرێکارێک کۆمەڵی خۆش دەویست دیفاعی لێ کرد لەبەر ئەوەی ئاوات و ئارەزوەکانی خۆی لەویدا دەدیتەوە لەبەر ئەوەی دیفاعی لە منافعی تەبەقاتی دەکرد دیفاعی لەو کرێکار و زەحمەتکێشە دەکرد کاتێک کە من زوڵم لێکراوەکو کرێکارێک هانان بۆ چێ بربا بۆ جەمهوری ئیسلامی دەبر طبعا جواب ناداتەوە نەگەوە کە جواب ناتەوە زیندانیشت دەکات دەشت بگرێ و لێشت بدا پەنا بۆ هێزەکانەکانی عەزابی خەومی دەبێ عوزر لە قەباعەت خراپتر ئەمانە هەموو تەسیراتی هەبوو کە حتا من جوان لەبیرمە کەسانی زۆر نزیک لە خۆم کۆمەڵەش نەبوو حتا لایەنگری حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوون بەڵام وەختێک لە احتسابات و لە تەعەسونەکانە یا حازر بوون بە ژیان و بە ماڵیان دیفاع لەو کەسانە بکەن کە لە احتسابەکاندا فعالن هەڵبژێردراون بۆ نۆنەراتی یا حتا دەورانێک من لەبیرمە هاوڕە سلەیمانی محەممەدی کە لەو ناوچەیە بوو دەهات گیرابووە ئەمانە لە ئێمە خۆشتر دەویست بەهەرحاڵ ئەمە بوو کە هەر کاتێک هەر حەرەکەتێک دەبوو هەم کۆماری ئیسلامی هەم سەعبکارەکان ئەمانە هەر کەسێک هەڵدەبژێردا بۆ نۆنەر هەر کەسێک کە هەڵدەستا دیفاعی لە مافی خۆی دەکرد داکەوە کۆمەڵایە ئەوەش بوو کە بەڕاستی کۆمەڵە بەو سیاسەت و بەو ئەهدافەی کە بووی بە ماوەیەکی کورد پایگاشی ئیجتیماعی گەورەی
لە ناو خەڵکی کرێکار و زەمەچێش نەکرد کرێکار و زەمەچ حتا مام ناوەندەکانیش زۆر بنەماڵەوە کەسی ترە بوو کرێکاریش نەبوون بەڵام داندی کاتێک کۆمەڵەت دیفاع لە حەق دەکا بە شێوێک لە شێوەکان کۆمەڵان خۆش دیفاعی لێ کرد. بێگومان وایە ئەوە باسێکی زۆر دوور و درێژ و حتمما قسە زۆر هەڵدەگرێ واقعیەتەکان هەموو ئەوانن کە بەڕێستان ئاماژەیان پێ دەکەن بەڵام دیارە وەختی بەرنامەکەمان حتمما اختزای ئەوە ناکە کە بچینە سەر هەموو ئەو بەشانە زۆر بەوردی بۆ یەکەم خۆشە هەموو قۆناغەکانی ژیانی بەڕێستان بدەینە بەرباس لانیکەم ئەگەر زۆر بە کورتیش بێ. بەڵاگەی ئیجازە بفەرمووی من زۆر بە کورتی دوای ئەوە من بۆ خۆم یەکێک لەو کەسانە بووم کە لە احتسابات و احترازات کاتی کرێکارەکانی کوڕەخانەکانی سار و قامیش نەخش و دەورم هەبووە. ویستم ئەوەت بۆ بکەم بە پرسیارێک کە بەڕێستان باس لەوە دەکەن لە بیۆگرافیتدا کە لە مەسیری لە کوێخانە هاتنەوەت بۆ بۆکان دەبێ یا بۆ ماڵەوە بۆ دوای کاروانە دەگیرەی. ویستم دلیلی ئەو دەستگیربوونەت لێ بپرسم کە ئایا ئەو کات بەڕێستان هەڵسوڕاوێک بوون وەکو هەڵسوڕاوێکە نزیکە لە کۆمەڵە هەڵسوڕاوێکە کە ئاگا بە مەسایلی سیاسی و ئەو زەخت و گوشارانەی کە بەڕێست ئیشارەت پێکرد ئەو جیاوازی تەبەقاتی کە ئیشارەت پێکرد بەم بەرچاوڕوونیە و بەڕێستان هەڵسوڕاوێکی سیاسی بوون بە مانای واقعی یا دلیلی دەستگیرکراونەکەت چی بوو؟ بەڵێ ڕاستەوەکوی جەنابەت دەفەرمی هەر ئەوە بوو کە دوای ئەوە من بووم یەکێک لەو کەسانەی کە فعالی کرێکاری بووم و دیفاعم لە سیاسەتەکانی کۆمەڵە دەکرد مبەلغی کۆمەڵە بووم و لەگەڵ هاوڕێ لە ئاخرەکانیدا لەگەڵ هاوڕێ سولەیمانی محەممەدی تەماسم هەبووە و یەکێک بووین لەو کەسانەی کە لە تەبلیغ و تەرویج بڵاوکردنەوەی تراک و ئێلامیە و نەشریە پێش دەست پێکردنی احتسابەکان بۆ ئەوەی کە ڕابگەێنین کە هێزێک لایەنێک هەیە کە دیفاع لەو کرێکاران دەکات چونکە بەداخەوە ئەو قسەیە دەکەم کاتێک کە ڕێژیمیش لەوێ نامێنێ ئێمە کە احتسابمان دەکرد ئەو کەسانێک کە هەڵسوڕا بووین بۆەوەی کە ئەوانەی کە گاردی حساب شکەن دروستکەین ئەوانێک کە حسابیان دەشکان ئەوانێک کە حتا بە شێوەکان نزیک بوون لە کۆماری ئیسلامی فشاریان بۆ بێنین لەلایەن گاردی شەوانەی کە دروست کرابوو لەلایەن ئێمەوە نەتوان ببن بە احتساب شکەن کێشە گەورەترین کێشە ئێمە ئەوە بوو حیزبی دموکراتی کوردستانی ئێران بوو ئەو شەوان دەهات ئێمە بە ڕۆژ جەمهوری ئیسلامی نەیەتوانی ئیسمان لەگەڵ بکە ژنان و گەنجان و هەموو خەڵک کاتێک جەمهوری ئیسلامی دەهات پێشی ماشێنەکانیان دەگرتن و بەربارەیان دەکرد مەزبور پاشەکشیان دەکرد بەڵام شەوێک کە لە خەودا بووی جەماعەتی مەسەڵەن حیزبی دموکرات شەوێ دەهاتن ئەوانەی کە فعال بوون ئەوانەی کە هەڵدەبژێدان بۆ نوێنەرایەتی ئەو کرێکارانە هەڕەشە و گڕشان لێکردن هەڕەشەی کوشتنیان لێکردن کە گەنەستنەوە سەرکار ئەمەش بۆ وابوو لەبەرەوەی سەعبکارەکان پوڵیان دەدا یا هاوکاری ئەوان دەکرد فشارێکی زۆرمان لەوە لەسەر و بەڵام بە هەموو ئەوانەشەوە ئێمە کۆتانە هاتین درێژەماندا لە هەموو احتسابەکانە من نامەوێ بچمە سەر و دەکارەکان لە ساڵی 1965 بە تایبەتی ساڵی 65 ئەستەن وەک شۆڕشێک وابوو وەک شۆڕشێک وابوو بەداخەوە هەر لەو ساڵشدا حیزبی دموکرات کە هیچی بۆ نەماوە هیچ ڕێگایشی بۆ نەماوە نەیدەتوانی کە ئەو 50 کوورەخانەی سار و قامیشی لێ خۆتۆ ناتوانێت هەموو کرێکارە بکوژی ئەوان وان بیر کردەوە ئەگە سولەیمانی محەممەدی ترۆر بکەن ئیتر احترازات نامێنێت احتسابات نامێنێت ئەوە بوو کە حیزبی دموکرات جەنایەتێکی گەورەی ئەنجامدا هاوڕێ سولەیمانی محەممەدی کە مبەلغ و کادری پێشکەوتووی کۆمەڵە بوو لەو ناوسەیەدا و خۆشەویستی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بوو بە ماوەی چەند ساڵ بوو جەمهوری ئیسلامی دەرکا بە دەرکاوە دوای دەکەوت بەڵام چونکە محبوبیەتی هەبوو خەڵک خۆشی دەویست زەفەری پێ نەبرد حیزبی دموکرات لە شێوەشی تاریکدا ترۆری کرد ئەوە زەربێکی زۆری بەڕاستی لە جنبشی کرێکاری لەو ناوسەیەدا چونکە ئێمە کە دیارە وەکو فعالی ئەو عەرسەیە دەمانتوانی لەسەر پێ خۆمان بێنەوە بەڵام پێویستمان بە کەسێک هەبوو بە کەسانێک هەبوو کە لە وەختی زەروریدا وەفریامان کەون بۆ نمونە ئەگەر جەمهوری ئیسلامی
حیزبی دموکرات فشاریان دێنا دەمانزانی لە کام مەسەڵەن سەعب کوورەوە ئەو کارە دەکرێت داوامان دەکرد لە کۆمەڵە نامەیەشی دەنار لەو سەعبکارانە کە بە هیچ شێوەیەک ئەگەر ئەو کارە بکەن دیارە دەدرێنە بەردەمی دادگا و لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت ئەوانی شل دەبوونەوە بە ترۆرکردنی هاوڕە سولەیمانی محەممەدی ئەمە فشارمان زیاتر لەسەر بەهەرحاڵ ئەو ساڵە هاوڕە سولەیمان ترۆر کرا شەهید کرا بەڵام ئێمە احتسابەکە بەسەرکەوتنی کۆتایی هات بۆ ساڵی ئایندە دووبارە هەمان شێوە بۆی بتوانین ئەو جێپەنجەی هاوڕە سولەیمان بمێنە لەسەر احتساباتە دووبارە احتساباتی سەرتاسەری کرا لە کاتی احتساباتە پێش ئەو احتسابات تاو بێ من لە گەڕانەوەم بۆ ماڵەوە لە شوێنی ترم لە کوورەخانەکانی تر دیارە دەورانی احتسابات ئێمە سەردانی شوێنەکانمان دەکرد بۆ ڕوحیەی خەڵک بۆ کەسانێک کە پێکەوە هاوکاریمان دەکرد چی بکەین چۆن بکەین چون درێژی ئەو احتسابە زۆر درێژە کێشا نزیکەی 45 ڕۆژی درێژە کێشا وردە وای لە هاتبوو تەبلیغات دەکرا کە خەڵک بێئومێد بێ بچێتەوە سەرکار ئێمە دەبوو کارێک بکەین کە ئەم خەڵک لەو بێئومێدەی بێتە دەرێ توانیمان بە هەرحاڵ سەرکەوتن بەدەست بێنین بەڵام من چەند کەس زیاتر لە 20 کەس گیرا من بۆ ماوەی 3 مانگ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە لە زیندانی میاندواو لە ژێر شکنجە و ئازارا بووم بەڵام دوایەوە کە ناتوانی شتێک بەدەست بێنن مەجبور ئازادیان کردن ئەوە بوو کە بە کورتی دەورانی ئەو احتسابات و اعتراضاتە کە هەبووە دوای ئازادبوونم لە زیندان ئەگەر شتێکی ترە بێ من لە خزمەت وەڵام حتمما هەر ئەوە دەکەم بە پرسیار دیارە دوای ئازادبوونی بەڕێستانەکە بە جۆر لە جۆرەکان مەجای مانەوە لە ناو شار نامێنێ و بە ناچار ڕوو دەکەیە ناو تەشکیلات ناو کۆمەڵەوە دەبێت بە پێشمەرگە بۆی کە وتم مەوداکە کەمە زەمانەکەمان کەمە باسی خۆناغی دەستکردن بە کاری سیاسی لە بەشی عەلەنیدا بکەین بەڕێستانە کات تەسمیم دەگرن و دەبن بە پێشمەرگە پێم خۆشە سەبارەت بە ژیانی پێشمەرگایەتیت کەمێک بدوێوە ئەو ئەرکانە ئەو چالاکیانەی کە تێدا بەشدار بووی وەکو بیرەوەری باسییان بکەیت سپاس بەڵێ زۆر سپاس دەکەم دیارە شتێکم لە بیر چوو دوای ترۆرکردنی هاوڕێ سولەیمانی محەممەدی هاوڕێ حسێنی مستەفازادە هاتە ناوچەکە من لە کاتێک لە زیندان بووم بەداخەوە هاوڕێ حسێنیش کەوتە دۆسەی کۆماری ئیسلامیرا لە قراقشاری بۆکان ئەوانیش لەگەڵ زەمێک لە هاوڕێیان شەهید کران بەرحاڵ دوای ئازادبوونم ئیتر مەجالی ئەوە نەبوو ئیتر وای لە هات با ئەو ساڵانی دوای ئیتر باوکم ناهات بۆ کوورە دوکان و خەریکی کار ئەوانە بوون ماوەیەک لەگەڵ باوکم کارم کرد بەڵام دیتم بۆ هەر شوێک چونکە پێشمان دەورەمان پێدرا بوو کە چۆن ئەگە تاقیب کرێن چۆنە بەرحاڵ دیتم نەم دەتوانی و نەشم دەویست ئەو کەسانی کە داناسم سەردانیان بکەم بۆ مشکلاتیان دوای بوو بێتە بەرەوە و دووچاری گرتن و ئەشکەنجە و ئازارێک کە من تێدا تێپەڕم کردو ئەوە بێ و یا ئێدام کرێن یا بە شێوەیەک لە شێوەکان چونکە هەموو ئەو ڕەفیقانە هەموو ئەوانەیە کە لەگەڵێم بوون مناڵی کرێکار و زەحمەت چێژ من دایکی ئەوان لە دایکی من زیاتر ناخۆش دەویست بەرحاڵ بەو فشارێکە لەسەرم بوو تەسلیم گرت بە هێزی پێشمەرگی کۆمەڵە پەیوەند بم دیارە وە هەروە بوو هەر کاتێک ئەو کەسانێک کە مەجالیان نەدەما زیاتر ڕویان لە هێزی پێشمەرگی کۆمەڵا کرد بۆەوەی کە لەو دۆخە ڕزگاریان بێ و لێوە دەست بە فعالیەتی خۆیان دە منیش هەروەک ئەوە ئەو کەسانێک تر تەسلیم گرت کە بە هێزی پێشمەرگی کۆمەڵە پەیوەست بووم و لێوە دەست بە درێژە بە فعالیەتی خۆم بدەم ئیتر وابوو لە ئەواخری 67 پێش جستان بە هێزی پێشمەرگی کۆمەڵە پەیوەست بووم ماوەی ساڵ و نیوەک لێ بووم دوایە تەسلیم گرت کە دوای ژیانی شخصی خۆم کەوم و چوومە کەمپێک لە جنوبی عێراق کەمپی شبەیلان پێدەوت لەوێەوە دووبارە ماوەی 5 مانگێک لێ بووم بازارێت لەن نەچینەوەکانە بزانم ئەو کاتەی کە دەوین بە پێشمەرگە هێزی پێشمەرگە لە ناوچەدا دەمێنێت ئایا ئەو کات ئەمەلیاتی بە شێوەی وەسێ و بەرفراوان لە دەستوری کاردایە یا منتیقەکان داگیر کراون ئەو کاتێکە
بەڕێستان دەبن بە پێشمەرگە ئەسەن لە عملیات و شتەدا بەشدار دەبیت؟ نەخێر من لە عملیات شتا بەشدار نەبووم. ئەو کات ئیتر شەڕی ئێرانی عێراق تاو بوو، هێزی پێشمەرگەی کۆمەڵە دەچووە بۆ ناوچە، بەڵام وابزانم بە کەمی دەچوونەوە ناوچە. زیاتر لە ئۆردوگاکانە من لە دەورەی ئامۆزشییا بووم، لە دەورانی ئامۆزشی ئەواندا بووم، نەچوومەوە ناوچە بەڕاستی. ئەو کاتیش کە من لێ بووم تازە کە بەحسایەک دەستی پێکرد و باسی نازانم جەنابەت حتمەن ئاشنای کۆمونیستی کرێکاری ئەوانە زیاتر بەوەوە مەشغوڵ بوون تا ئەوەی کە نەخێر ئەمن نەچوم لە هیچ شەڕێک و وانێکا بەشداریم نەکردووە. دواتر چۆن دەبێت تەسمیم دەگری؟ بەڵێ دواتر ئەوەی کە بەڕاستی ئەو بەحسەی کە لێ هەبوو من بۆ خۆم شخصەن لەگەڵ ئەو بەحسە نەبوون کە داوت بەیسلا ئێمە من بۆ خۆمەکو فعالێکی کرێکاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە هەمیشە ڕوع و منی تەقویەت دەکرد. هەمیشە کە هێزی پێشمەرگەی کۆمەڵداتەوە ناوچە نەکردم، خەڵکیش ڕوحەیەکی تایبەتی هەبوو. ئەو بەحس و جەدالانەی کە دەکرا بەڕاستی من زۆر موافقی نەبووم، دژی بووم. لەو بڕوادا بووم ئەو کۆمەڵەیە ئەو هێزەی کە ئێمە وەکو گەنجانی فعالی سیاسی کرێکاری لە کوردستان وە بگرە لە ئێرانیش لە حەولی داین و کاری بۆ ئەەکەین، ئەوە خەریکە لەو خەتەلا دەدا. ئەوە بیر بۆچوونی من بوو. بەهەرحاڵ دوای بەحس و جەدالانە و کە لە تشکیلات هەبوو ڕوحەیەی ئێمە دەمزانی هێزی کرێکار و زەحمەت چێژ و کاتێک خۆشم هەر لەوێ بووم، هێزی پێشمەرگەی کۆمەڵە ڕوحەیەی کرێکاران و زەحمەت چێشان و خەڵک تەقویەت دەکا. من بەو سیاسەتەی کە ئەو دەم کۆمونیستی کرێکاری گرتووە بەرەوە ڕازی نەبووم و تەسمیمم گرت چوون بۆ کەمپ و لێشەوە بۆ ئەوروپا. زۆر باشە. بەر لەوەی کە باسی کەم بکەین و چوونت بۆ ئەوروپا، زۆر بە کورتی پێم خۆشە. دیارە هەدەفی ئەم بەرنامەیە بەشێکی زۆری ئەوەیە کە لە زمان ئێوەمانانەوە لە زمانە و بەڕێزانەی کە بەشداری بەرنامەکەم دەبن، لەگەڵ ئەوەی کە باسی ژیان و خەباتی خۆیان دەکەن، ئەوە جۆرێکیش وەکو شاهیدانی عینی مێژوو ناو دەبرێن. ئەوەی کە لە ڕوانگەی خۆیانەوە باسی دەکەن تەئیدێکی ئەو گوزەشتەیەکە لە ڕوانگەی خۆیانەوە دیویانەوە قەزاوەتی لەسەر دەکەن. بۆیە بەشێکی پەیامەکە ئەوەیە کە بەڕاستی کۆمەڵە باس کرا کە حەدیەقەل لە باسی کوورەخانەدا ئەوە ئیشارە پێکرد کە کۆمەڵە بۆ جەماوەری بووە هۆکارەکانی چی بوون، دیار لەگەڵ ئەوە هۆکاری دیکەشی زۆر بووە. بەڵام زۆر بەداخەوە کۆمەڵە لە ڕەوتی خەباتی خۆی داوە لانی کەم دوای ئەوەی کە دێت لە کوردستانی باشوور لە کوردستانی راوزێ گیر دەبێت و دووشاری چەندین دابڕان دەبێت. ئەوانە زەربەی لێدەدا و لەگەڵ ئەوەشدا هەوڵ دراوە لەو کاتەوە هەتا ئێستاشی لەگەڵ بێ کە ڕابردووی کۆمەڵە جۆرێک تەحریف بکرێت. پێم خۆشە لەسەر ئەو دابڕانانە، پێم خۆشە لەسەر ئەوەی کە تۆ شاهیدێکی ئەو مەقتەعانە بووی و چەندە ئەوانە توانیان زەربە لە کۆمەڵە و لە جێگە و پێگەی کۆمەڵە و اعتباری کۆمەڵە بدا، یا ئەسەن توانیوێتی؟ بەڵێ، ئەوەی ڕاستی بێ کۆمەڵە هێزێکی ئیجتیماعیە، پایگای ئیجتیماعی هەیە و هەموو ئەو دابڕانانەی و ئەو کەسان و گروپانەی کە لە کۆمەڵەش جیا دەبنەوە دان هەیە لە ناو زەرفیەتی کۆمەڵە ئیستفادە بکەن بۆی بۆ خۆیان بە نان و نعمەتێک بکەن. دیارە بە ماوەی کاتی وەکو تەشکیلات، وەکو هێزی تشکیلاتی زەربیان داوە. بەڵێ تشکیلات بۆ ماوەی کورد مەسەن بۆ نمونە هێزی کەم بۆتەوە، بەڵام بە بۆنەی ئەوەی کە کۆمەڵە هەر لە دوای ساڵی 1992 کە دابڕانی کۆمونیستی کرێکاری جیا دەبێتەوە دەڕوا حیزبی خۆی پێکدێنێ، کۆمەڵ دەگەڕێتەوە سەر ڕەسەڵەکەکەی خۆی، دەگەڕێتەوە سەر ئەو سیاسەت و بەرنامانەی کە پێشتر کاری لەسەر کردووە لە ناو خەڵکی کرێکار و زەحمەت چێشدا پشتیوانی هەیە، پادەرهەوانەبوو بە خەولی فارسی دەڵێت. کۆمەڵە هەروە بەردەوام دەبێت وەکو هێزی پێشمەرگە عەرزم کردی یا کادری سیاسی لە ناو ئۆردوگاکاندا هێزەکەی بۆ شێوە نامێنێت، بەڵام پایگای ئیجتیماعیەکەی کەماکان بەردەوامە. دووبارە ئەو دابڕانانەی تریش کە بەداخەوە دوای ئەوەی کە ئینتیفاضە دەبێت لە کوردستانی عێراق و مەسەلەی کوردایەتی و سوزانم ئەو شتان دەبێتە باو و هێندێک لەوانە کەسانێک کە ناو کۆمەڵەدا دەبن کە بەداخەوە ڕاڕا دەبن و
بیلەوە دەکەنەوە وەکو ئەوانەیە کە مثلەن بازاری تاالبانی ئەوان بەناوی نەوایەک بگەن دان هەیە کۆمەڵە بەکاربێنن بۆی کە خۆیان بە قودرەت بگەن ئەوە بوو کە هێندێک بەناوی کۆمەڵە ساختکردنەوە هێندێک نازان هەر نایشترەوە ئەمان کرد بۆ ماوەیەکی کاتی بەڕاستی توانان خەڵک لە دەوری خۆیان کۆکەنەوە بەڵام فعالینی کۆمەڵە ئەو کەسانەی کە بەڕاستی کۆمەڵیان دەناسی زۆر زوو تشخیصیاندا کە بەڵە ئەم حرەکەتانە ئەمانە هیچی ڕەبتیان بەسەر کۆمەڵەوە نییە و ناسوان کۆمەڵە بن لەبەر ئەوەی کە لە ئامانج و بەرنامە و پلان و پرۆژەی کە کۆمەڵە هەیەی و هەبوویەتی بۆ کرێکاران و زەحمەت کێشان و هەموو ئێران ئەوە نییە کە کۆمەڵەکە هەی بووە جا بۆیە زۆر زوو ئەم پرۆژانە شکستیان هێناوە و دیارە هێزشی سیاسی بە بڕای من وەکو کۆمەڵە ئەگەر نەک دیارە من هیچ پێم خۆش نییە ئەمانەت ڕووی داوە هیچ پێم خۆش نییە ئەو هاوڕێیانەکە بەداخەوە دوای 20 ساڵ 15 ساڵ 10 ساڵ لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە حتا لە ئەندامانی سەرکردادی کۆمەڵدا بن بەو شێوەیە بدۆڕن ئەم دەڵێن دۆڕاون کۆمەڵە نین کۆمەڵە نین بەو معنایی کە دیفاع لە مافی کرێکار و زەحمەت چێژ ناکەن کۆمەڵە بوون خۆ ئەوە نییە کە کەسێک بێت دروستی کە کۆمەڵە واتە کرێکار واتە ئازادی ژنان واتە بەرابەری ژن و پیاو حەقی گەنجان و لاوان مافی چارەنووس بۆ خەڵکی کوردستان بەڵام ئەوانە هیچی ئەوان نەکردو یەک دەڵە فیدرالی ئەویتر دەڵە نازانم حتا حازرن بەخشدار و شارەدارێکیان بدەنێ بگەڕنەوە دانیشتنی بەدزی لەگەڵ کۆماری ئیسلامی کەی کۆمەڵە بەدزی لەگەڵ کۆماری ئیسلامی دانیشتنی کردەوە کێشەیەک نیاتمە تەلەفۆن شتت بواتەوە ببوورە داوای لێ بردن دەکەم بە هەر ئاڵ دەمهەوێ قسەکان کورتکەمەوە دیارە بەرنامەکە ئیجازە بەوە نادا کەم بتوانم بە تێر و تەسەلی لەسەر ئەو مۆزوع قسە بکەم بەڵام لێرەدا بۆ هەموو ئەو کەسانێک کە من دەبینن لێرە و جۆ دەدەن ئەو بەرنمەیە و حتمما ئەوانیش دەزانن باش بزانن کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران لەسەر ڕەسەڵەکی و لەسەر بەرنامە و پرۆژەی کە کۆمەڵە لەسەری دروست بووە بۆ دیفاع لە خەڵکی کرێکار و زەحمەت چێش مافی چارەی خۆنووسین بۆ خەڵکی کوردستان هەروە بەردەوامە ئەگەر دەیان هەیە بەڕاستی کۆمەڵە تەقویەتکەن دەبێت دیفاع لە کۆمەڵە سازمانی کوردستانی حیزبی کۆمونیستی ئێران بکەن دەنا سەدان کۆمەڵایە مەسای کۆمەڵی پەنابەران کۆمەڵی نازانچی ئەویتر کۆمەڵی نانا شەر ناو نییە ناوەرۆکە بۆیە کۆمەڵ لەسەر ناوەرۆکی خۆی ماوە و ئۆردوگاکەشی مشخصە و تەلەڤیزیۆنەکەشی مشخصە منیش بۆ خۆم شخصە وەکو ئینسانێکی کرێکار و زەحمەت چێژ تا ئێستاش دیفاع لەو بەرنامەیە دەکەم بۆ دیفاع لەو بەرنامەیەکەم چونکە مافی منی تێدا دەپارێزێ من دەتوانم بە مافەکانی خۆم بگەم کۆمەڵە ئامرازێکە کە هەموو ژنان و کرێکار و زەحمەت چێژ حتا خەڵکی سەرمایه‌دار و ئاسایی کوردستانیش دەتوانن لە پەنایدا بحەسێنەوە کۆمەڵە بوو بەو ڕەمزەی کە لە کوبانی ژنانی کوبانی توانیان دنیا بێنە سەرخەت کۆمەڵە و کۆمەڵەی بوو کە ژنانی هێنا لە ریزەکانی خۆیدا ئێستا حتا عەزابی خەومی چاولەوە دەکەن بۆی پاش نەمێنن چاو لە سیاسەتەکانی کۆمەڵ نەک ئەوانەی کە بەناوی ئەمە گروپی کۆمەڵە ئەمە نازە ئەوە هیچی کۆمەڵە نی ئەمە بیر و بۆچوونی منە و هەرواشە زۆر سپاس دەکەم دواتر بەڕێستان تەسمیم دەگرن واز لە چالاشی پێشمەرگایەتی دێن ڕوو دەکەنە وڵاتەکانی ئەوروپا و لە ئێستا لە وڵاتی نۆروێژ نیشتەجێ پێم خۆش ئەو پرۆسەی پەنابەری ئاستانگەکانی سەر ڕێگە و دواتر جێگیربوون و مقیمبوونت لە وڵاتی نۆروێژ مشکلاتەکانی ئەگەر زۆر بە کورتی باسییان بکەیت چین بەڕێستان هەر لە نۆروێژیش کار و چالاشی سیاسیتان کردووە ئەگەر هەڵە نەبم لە مەختەیەکدا ئەنجومەنی پشتیوانی لە کرێکارانی ئێران دروست دەکەن ئەو ئەنجومەنە کاری چ بوو ئەرکانی چ بوو چەندە موەسر بوو لەم بابەتانەوە ئەگەر باسپەی سپاس دەکەم و دواتر کۆتا پرسیارە لێ دەکەم بەڵێ دیارە کە من دێم بۆ ئەوروپا ئێمە مانان کە لە مناڵێەوە لە ژێر ستەم و زوڵما بووین پێم وانە لە هیچ کۆمەلگایە کە دابنیشین بە ئاسانی وا دابنیشن واز لەو شتانە بێنین کە مافی ئینسانیە بۆیە کە دێمە ئێرە من هاتمە ئێرە بەڕاستی ژیان لێرە ئاوا هاسان نییە کە گەنجێک جوانێک دێتە وڵاتە
زمانی نازانێ فەرهەنگی جیا هەموو شتەکانی بەرحاڵ ئەو مەرحەلانەم هەموو تێپەڕ کرد بە هەموو سەختیەکانەوە مەکتەب چوو مەدرسە 2 ساڵ چوومە هەیسکوولە بە هەرحاڵ بەڵام لە وەکو ئەندامبوون لە هیچ ڕێکخراوێکدا ئەندام نەبووم ڕێکخراوی سیاسی بەس لە خۆپێشانداندا لە سالاکی سیاسیدا هەتاکو ساڵی 2005 لەگەڵ چەند لە هاوڕێیان بەرحاڵ من هەمیشە ئاواتو ئارەزومەوە بۆ ڕێکخراوێکی کرێکاری سربەخۆ دروست بکەین کە بەڕاستی بتوانێت بێ بە پردێک لە نێوان کرێکارانی ئێران و ئوروپادا ئەوەی کە ئەو فشارێک کە ئێمە وەکو فعالی کرێکاری هەمان بوو کەس نەبوو لە ئینتەرناشۆناڵ جیهانی دیفاعمان لێ بکە حەولم دەدا بە شێوەیەک لە شێوەکان بەڵکو بتوانین ئەمە بکەین ئەو دەورانش لە سەقز لە تاران فعالینی کرێکاری کاک مەحموودی ساڵحی مەنسوور ئەسانلو ئەو کەسانەی تر تحتی فشارێکی زۆر بوون ئێمە لەگەڵ ئەو هاوڕێیانە ئەنجومەنێکمان پێکێنا و زۆر سەرکەوتوو بووین بەڕاستی زۆر سەرێ توانیمان لەگەڵ ئیتحادیە کرێکاری ئێرە ئێڵئو تەماس بگرین لە کۆنفرانسەکانیاندا بەشداری بکەین لە ئاپێلی ئەوەڵی مانجی مەی و دیفاعی ئەوان حتا نوێنەران نات بۆ سەفارەتی جەمهوری ئیسلامی ئەحترازنامە کۆکردنەوەی هەموو ئەمانە بۆ دیفاع لەو هاوڕێیانە و حتا توانیمان پشتیوانی ماڵی ئەوانش بە شێوەیەک لە شێوەکان کۆ بکەینەوە ئەمە یەکێک لەو کارانە بوو کە من خۆم زۆری لە ڕازی بووم بەڵام بەداخەوە وەزعیەتی پەناهندگی لێرە زۆر سەختە من وردە وردە بەتەنێ مامەوە کە بەتەنێ مامەوە کارەکان بۆ مشکل بوو هەرچەند ئێمە نەشریەکشمان دەرکرا و نەشریە هەتا لە سایتەکانی کۆمەڵە و لە ئۆرگانەکانی تری لە سایتی ئینترنێتیش بڵاو دەبووەوە خەبەر و گزارشتی هەم لە ئێرانەوە بۆ ئێرە تەرجمە دەکراوە و بڵاو دەکراوە توانیمان سەرکەوتوو بووین بەڵام بەداخەوە هێندێک لە هاوڕێیان کەمکاریان کرد شکستمان هێنا بەردەوام نەبووین کاگەلیجان من زۆر لەوە زیاتر کاتم ناگرم دواپرسیارت ئاوا ئاراستە دەکەم کە ئەگەر لە ناو کولی باسەکەماندا شتێکم ئیشا ئاماژە پێ نەکردەوە بۆ خۆت پێت خۆش بێ باسی بکەی یا ئەگەر بیرەوەریەکی زۆر کورتی خۆش یان ناخۆشت ببێت لە هەموو ڕابردوو تا ئێستاش یان دەنا پەیامێکت هەیە ڕووببینەران کە ئەو قسە باسە دەبیستن فەرموو ئەگینا بەیەکەوە دواتر ماڵاوی دەکەین لەگەڵ بینەرانی خۆشەویست ئەگەر ئیجازە فەرموو لە یەک دەقەدا من کورتی یەکەمەوە داوا دەکەم لە هەموو ئەو کەسانەی کە دڵیان بۆ خەڵکی زۆڵم لێکراو لە کوردستان لە ئێران لێرەداوە ئەو کەسانەی من دەناسن و دەژی من دەبیستن ئێستا لە ئێراندا شەپۆلی بێکاری لە ئەوجی خۆیدایە داوا لە هاوڕێیان دەکەم ئیتحادیە یا هەرچی ناوی دەنێن سەندیکا شوڕا چ ناوی دەنێن بێکاران پێک بێن هێزێکی ملیۆنی جەماوەری کرێکاری لە کوردستان و لە ئێرانە هەیە ئەمە دەتوانێت ببێ بە سەنگێک بەردێکی گەورە بۆ فعالیت دژی هێزی کۆنەپەرستی لە ئێران دیفاع دروستکردنی هەر شتێک کە ناوی دەنێن بۆ دیفاع لە مناڵانی خەیابانی و ئیتحادیەک یا سەندیکاک یا هەر شتێک دروستکەن دژی مادەی هۆشبەر و کە جەمهوری ئیسلامی و نەیارانی خەڵکی کرێکار و زەحمەتچێش موادی مخدریان تا بنەقاقای لە کۆمەلگای ئێراندا بڵاو کردوێتەوە داوا دەکەم ئەو هاوڕێیانە کە ئێستا هەن لەوێن فعالن بتوان لەو ئەرسەیەدا زیاتر فعال بن و ئێستا وەکو کۆن نییە ئەگەر مشکلاتێک ئەگەر کارێک ئەگەر شتێشیان نەتوانی ئەمە سایتای ئینترنێتی هەیە کۆمەڵە تیوی هەیە ئۆرگانهای تر هەیە بۆ هاوکاری مادی و معنەوی ئێمە لێرە تەماسمان لەگەڵ بگرین لە خزمەتیان داین وەیلا هیچ قسێکی ترن نێ و شاد و سەرکەوتوو بن سپاس بۆ کۆمەڵە تیوی و بۆ جەنابیشت زۆر سپاس بۆ بەشداری بەڕێزشتان کاگالیجان خۆشەویستان ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینەر و بیسەری بوون وتوێژێک بوو سەبارەت بە ژیان و خەباتی هاوڕێ عەلیش دەروێشی بەو هیوایی کە جێگای سوود و سەرنجی ئێوەی خۆشەویست بوو بێ و کات و ساتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکە بەسەر برد بێت
تا بێگەشتنەوەمان لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژیان و خەباتی یاران هەمووتان بە شادی و خۆشی دەستپێرم. کاگەلی گیان سپاس بۆ بەڕێزشتان و ماندوونە. ڕێزیش زۆر سپاس، کات ساتێکی خۆش. دورمان كل عقبه خبرمان چند سفودود باجا دورمان كل عقبه لامره پیرزای زناده من گفت دنی رماده لامره پیرزای زناده من گفت دنی رماده دنیای چین بو هزاره بو دانانی کومل لیکن دنیای چین بو هزاره بو دانانی کومل لیکن راجی زداری لریش دردی کوی آزادی گل منت